گرفتەکانی لیستی موچە چارەسەر نەبووە. هەڕەشەی نوێی سەردوو موچەی کۆتایی ئەم ساڵی ئاشکرا دەبێت. حکوومەتی هەرێم دەیەوێت بەهۆی ئەنجامی سەرژمێری بەشە بودجەکەی لە 12.6% بۆ 15% زیاد بکات. ستاندەر ئەگەری گۆڕانکاریەکان لە کوردستان بەهۆی هەڵوێستی نوێی ئیسرائیل ئاشکرا دەکات. بەهۆی گەشتی تەیفسامی وەزیری دارایی عێراق بۆ دەرەوە و پرۆسەی سەرژمێری و تێبینیەکانی سەرلیستی موچە، ناردنی بەشە موچەی مانگی دەدەکەوێتە هەفتەی داهاتوو. تا ئێستاشی جوادەیەک بۆ دابەشکردنی ئاشکرا نەکراوە. لەلایەکی دیکە سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد بە پێی خەرجی فعلی هەرێمی کوردستان تەنها 700 ملیار دیناری لە بودجەی عێراق داماوە. ئەگەر حکوومەتی عێراق ڕازی نەبێت کە 3 تریلیۆن لە بەشی وەبەرهێنانی کوردستان بگوازێتەوە سەرخەرجی تەشخیلی، کێشە بۆ دابشکردنی دوو موچەی کۆتایی ئەم ساڵ دروست دەبێت. بۆ ئەمەش هەوڵەکان بۆ ڕازیکردنی سوودانی دەستی پێکردووە. سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت ئەنجامی سەرژمێری کاریگەری زۆری لەسەر پشکی هەرێمی کوردستان لە ناو بودجەی عێراق دەبێت. ناوبراو ڕایگەیان پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق ئێستا ڕێژەکەی 12.6%، بەڵام بەپەی خەملاندنەکان بۆ زیادبوونی ژمارەی دانیشتوان دەبێت ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بگاتە 15% کۆی ڕێژەی دانیشتوانی عێراق. بە وتەی بریکاری وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان، ئەگەر ئاوارەکان لەسەر هەرێمی کوردستان هەژمار بکرێن کە ژمارەیان 700,000 کەسە، ڕێژەی بەشە بودجەی هەرێمی کوردستان دەگاتە 17%. ناوەندی توێژینەوەی ستاندەر لە توێژینەوەیەکی نوێدا لەبارەی لێدوانە نوێیەکانی وەزیری دەرەوەی ئیسرائیل کە ڕایگەیاندبوو پشتیوانی کورد دەکەین چەند ئەگەرێک دەخاتە ڕوو. ناوەندی توێژینەوەی ستاندەر لەم بارەوە ڕایگەیاندووە نە لەو شەڕەی ئێستا و نە لە داهاتوو ئیسرائیل بەرنامەی تێکدانی سنووری نییە تا بۆ کورد دەوڵەت دروست بکەن. یەک ئەگەری لاواز هەیە ئەگەر شەڕی ئیسرائیل بگاتە سووریا، ئەوە ئەگەری ئەوە هەیە یارمەتیەک بۆ گۆڕینی دەسەڵاتی ئەسەد پێشکەش بکات. لەو دۆخەش چارەنووسێکی زیاتر بۆ کوردانی سووریا بێتەکایەوە. لە ئەگەری ئەو گۆڕانکاریەوە سەرنەخشەی سیاسی سووریا و دواتریش پەیوەندی بێت بە بەشەکانی تری کوردستانیشەوە. ئەوەی وای کردووە هەر لە ئێستاوە تورکیا سەرقاڵی خۆ ئامادەکردنەوە وای کردووە تورکیا حیسابێکی ستراتیژی بۆ لێکدانەوەکانی ئەوە گەرە بکات. توێژینەوەکەی دەستگای ستاندەر کە ئێستا بڵاو کراوەتەوە و بەردەستە چەندین شیکار و هەڵسەنگاندن لەبارەی دۆخی کوردستان لە ناوچەکە و هەڵوێستی ئیسرائیل خراوەتە ڕوو.